شاد بووینەوە بە دیدارتان ئازیزانم کاتتان باش دیداری ئەم ڕۆمان میوانداری سەرنووسەری بەشی نزی NRTە وینتراپ ڕۆجەرس ئەم کاتت باش دوایمن راپۆرتی پەیامنیرانی بێسنوور سەبارەت بە ئازادی ڕۆژنامەگەری باز لە توندوتیژی و تاوسندنی ترس و نیگەرانی ئاسایشەکان دەکەن کە هەندێک لە ڕژێمەکان بەردەوامن لە فشارەکانیان یان توندکردنەوەی فشارەکانیان بۆ سەر میدیا و ڕۆژنامەوانان. Well, it's obviously of great concern. ئەوەی لەبەرچاوە نیگەرانیی گەورە لە ئارادایە. ئازادی ڕۆژنامەگەری ئەو گرفتەیە کە ڕۆژانە لە ڕێی میدیاوە لە کوردستان سەر و کارمان هەیە لەگەڵیدا. هەروەها هەر کاتێک ئەو کەشە پتر تەنگەژاوی دەبێت ئێمە و تەواوی جیهان بە تەواوەتی هەست بەو دۆخە دەکەین. ئەمە شتێکە کە دەبێت لە نزیکەوە لی بڕوانین و ئەمە گرفتێکی ڕۆژانەیە. ئەی چی لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە؟ Sure, it's one of the worst regions around the world. بە دڵنیاییەوە یەکێک لە خراپترین شوێنەکان لە تەواوی جیهاندا بۆ کاری ڕۆژنامەگەری کە تەنگەژە و پڕ تەنگەژاوی و توندوتیژیە و ئەو شوێنەی کە لە کۆتاییدا ڕۆژنەمەوانان تێیدا زیندانی دەکرێن ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەڵام من لەو باوەڕەدام گرنگە ئەوە بزانین کە ئەوە کەشێکی خراپە لە دەرەوەی ئێرە. ئەگەر شوێنێک دیار بکەین و بڵێن ئێرە باشترە لە شوێنەکانی دیکە بۆ نمونە هەولێر باشترە لە ئەنکەرە یان دیمەشق یان بەغدا یان تاران هێشتا کەشێکی خراپ لە ئارادایە هێشتا پێویستە ئازادی ڕۆژنامەگەری تێدا لە ئارادا ببێت بە پێی توانە ئێمە ناتوانین تەنها لە ڕێی دەرفەتی دۆزینەوەی بەراوردکاریەوە شوێنە جیاوازەکان بە یەکتر بەراورد بکەین. بە پێی راپۆرتی فدراسیۆی نەدەوڵەتی ڕۆژنامەوانان IFJ لە ساڵی 2018دا 94 ڕۆژنامەوان لە جیهاندا بەهۆی کارەکانیانەوە گیانیان لەدەستدا و کوژراون. تۆ لەو باوەڕەدای ساڵی 2019 بارودۆخی ڕۆژنامەوانان و میدیا لەمە باشتر بێت؟ Well, I certainly hope so. Last year was one of the most dangerous years. هیواخوازم لە کاتێکدا ساڵی پێشوو وەک مەترسیدارترین ساڵ تۆمار کراوە بۆ ڕۆژنامەوانان کەواتە هەر بەرە و پێشچوونێک لەو بارەیەوە شتێکی گرنگە. لەم دوایەنەدا پەیامنێرانی بێسنوور بڵاویان کردوتەوە کە 18 ڕۆژنامەوان و میدیاکار لەم ساڵدا کوژراون. هەروەها 339 ڕۆژنامەوانیش لە تەواوی جیهاندا لە زینداندان. ئەمە بەپێی راپۆرتەکەی پەیامنێرانی بێسنوور تا ئێستاکە ڕێژەکە لە دابەزیندایە بەڵام هێشتا کەش و دۆخێکی مەترسیدار لە ئارادایە و هەندێک کردەوەی دیکەش لە پشت کوشتنەکانیانەوەیە. ئەو دۆخە بەردەوامە بڵێ هێشتا دۆخەکە زۆر مەترسیدارە بۆ ڕۆژنامەوانان. هاوکات گوتاریکی ئەماندا ئێرکسنم لە واشنگتن پۆستدا خوێندوتەوە بازەوە کات کە لە ساڵی 2018دا واتە ساڵی 2010دا ستەمکارترین و درڕندەترین ساڵ بۆ ڕۆژنامەوانان و بەردەوام خراپتریژە بێ. ڕای تۆ چی لەو بارەیەوە؟ There are sort of two interrelated issues. One is بە دڵنیاییەوە دووشت پەیوەندیدارە بەو گرفتەوە. یەکەمیان پەیوەندی هەیە بە کردەوە و هەڵوێستی حکومەتەکانەوە و ڕەفتاریان بەرامبەر بە هاوڵاتیانی خۆیان و چۆن هەواڵەکان وەردەگرن. لە هەردوو بەرپرسیارەتەکەدا قوبوڵکردنی ئەو راپۆرتانە وەکو خۆیان لە ئاستی گشتیدا. هەروەها ئەوەش دەبینین کە زیادکردنی فشار و بەرتەسکردنەوە لەلایەن حکومەتەوە لە ئارادایە. زۆر پێویستە حکومەت هەڵوێستەیەکی پێشینەیی و دروست بگرێتە بەر بۆ کار ئاسانیکردن بۆ سازکردنی کەش و دۆخێکی ئازادانە بۆ میدیا و ڕۆژنامەوانان. هەروەها لەسەر ئاستی خودی خۆشمدا. من لە ویلایەتی ڤەرجینیا گەورە بووم ساڵی پێشوو ئەو کۆمەڵکوژیەی ئەنجامدرا دژی ڕۆژنامەی کاپیتەڵ گازێت لە مانگی چواردا وایرمکی لە باکووری ئایرلەندە کوژرا. من کاتی خۆی لە بەلفاست ژیا بووم. لە ڕاستیدا ئەو ڕووداوانی کە لە تەواوی جیهاندا ڕوودەدەن نەک تەنها بۆ ڕۆژنامەوانان بەڵکو بۆ هەمووان کاریگەری لەسەرمان هەبووە. هاوکات لە وڵاتە کەشمدا ئەو ڕووداوانە کە پەیوەندیدارن بە بەرتەسکردنەوە و پشت گوێخستنی ئازادی ڕۆژنامەگەری لەبەر ئەوە هەموو کەسێک لە هەندێک کاتدا هەست بەمە دەکات واتە ئازادی ڕۆژنامەگەری. هاوکات گوتارێکی ئەماندا ئێرکسنم لە واشنگتن پۆستدا خوێندەوە بازەوە دەکات کە ساڵی 2010 ستەمکارترین و درڕندەترین ساڵ بۆ ڕۆژنامەوانان و بەردەوام خراپتریش دەبێت. ڕای تۆ چێ لەو بارەیەوە؟
Absolutely. The government needs to be proactive, both in terms بە of تەواوەتی دەبێت حکوومەتەکان کۆنتترۆلی ئەوە بکەن و کار لەسەر ئەو شتانە بکەن کە دەبنە هۆی خوڵقاندنی توندوتیژی. مەبەستمەوەیە تێوە نەگلێن لە بەرتەسەکردنەوە و فشارهێنان بۆ ئازادی ڕۆژنامەگەری و سانسۆر دروستکردن و توندوتیژی و کوشتن و گرتنەبەری ڕێوشێنی نەشیا و ستەمکارانە دەبێت بەری پێبگیرێت. بۆ ئەوەی کۆتایی بهێنرێت بەوەی کاربەدەستان بەو شێوەیە مامەڵە بکەن دژی ئەو ڕۆژنامەوانانەی کە حەزیان پێیان نییە، بەڵام هەروەها پێویستە کار ئاسانیش بکرێت بۆ دابینکردنی کەش و دۆخێکی پتر ئازادانە و لەوانش خۆش نەبن کە کردەوەی نەشیا و توندوتیژی ئەنجام دەدەن، بەڵکو گرنگە ئەو هەڵسوکەوتە بگۆڕدرێت و دەتوانن زۆر شت بکەن بۆ بەڕێوەبردننی ئەمە. can do a lot to help facilitate that. گەورەترین نیگەرانی بۆ کاری ڕۆژنامەگەری و میدیا چیە لە ئەمریکا؟ A big topic. گەورەترین بابەت لەم کاتەدا ئەوەیە کە خەڵک دەڵێت لە کەش و دۆخێکی پاش ڕاستیەکاندا دەژین کاتێک راپۆرتێک بڵاو دەکرێتەوە، کاتێک ڕاستیەک ئاشکرا دەبێت و شاید حاڵەکان لە پشتیەوە وەستاون. بە هیچ شێوەیەک ئەوە قبول ناکرێت بەهۆی هۆکاری سیاسی یان کۆمەڵایەتی یان هۆکاری دیکەوە کاری لەسەر نەکرێت و بەدەمیەوە نەچن. ئەمە گرفتە گەورەکەیە، پتر ئەمە ئاڵۆز و ئەستەمە. کاتێک ڕوبەڕوو دەبیتەوە لەگەڵ ئینتەرنێت و تەکنەلۆژیا، ئیتر خەڵک دەتوانێت لەو بارەوە دیالۆگی کۆمەڵایەتی پتر بوروژێنن لەبەرەوەی ئەو هۆکارانە زۆر بەهێزن، کەواتە ئەمە گرفتە گەورەکەیە لە ئێستادا لە ئەمریکا، واتە بە سیاسیکردنی ڕۆژنامەگەری کە ئەمە گرنگ نییە لەلایەنی ڕۆژنامەگەریەوە بێت یاننا، بەڵکو بەهۆی لێکدانەوەکانەوەیە. Of the press, and not necessarily from the press's side, but from how it's perceived. چەند گرنگە ئازادی ڕۆژنامەگەری بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش؟ Sure. So obviously, it's a different set of circumstances. It's بەدڵنیاییەوە ئەوەی لە بەرچاوە بارودۆخێکی جیاوازە زۆر سەختتر و ئاڵۆسترە. بەپێی راپۆرتەکانی پەیامنێرانی بێسنوور، عێراق لە ئاستی پۆلبەندی 157دایە لە پۆلێنکاری جیهانی پرسی ئازادی ڕۆژنامەگەری. لەبەر ئەوە بەدڵنیاییەوە کەش و دۆخێکی زۆر ناهەموار و خراپە تەنها بەهۆی حکومەتەوە نییە، بەڵکو لەلایەن هەندێک گروپی ناو کۆمەڵگە و پارتە سیاسیەکان و زۆشتی دیکەشەوە ئەنجام دەدرێن. هەر ئەمڕۆ پەیامنێرانی بێسنوور باسی نەبیل جاسمی و وروژاندووە کە لە بەغدا دووچاری هەڕەشە بۆتەوە. لەبەر ئەوە بارودۆخەکە لە ناوەڕاست و خواروی عێراق و هەرێمی کوردستان لەمە باشتر نییە. ڕۆژانە نیگەرانی زیاتر لەو بارەیەوە هەیە. کاتێک دەڕۆیتە دەرەوە راپۆرتێک لەبارەی بابەتێکی زۆر ئاساییەوە ئەنجام دەدەیت کە پەیوەندی بە بەرژەوەندی گشتیەوە هەیە، لەوانەیە دووچاری شتێکی چاوەڕوان نەکراو ببیتەوە، بەڵێ پڕ کێشە و گرفتە. We don't necessarily know, so it's troubling. پەیوەندی و هەماهەنگێکی گەورە هەیە لە نێوان دیموکراسی و دەسەڵاتی دادوەری و کۆمەڵگەدا، بەڵام میدیا و ڕۆژنامەوانان ماوەیەکی زۆرە تا ئەو ڕۆکەش هەر دەبنە قوربانی بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. Sure, so it's absolutely fundamental to have a free and open media. بەدڵنیاییەوە شتێکی زۆر بنەڕەتی و سەرەکیە کە میدیای ئازاد و کراوەت هەبێت لە عێراق و لە کوردستاندا لەبەر هۆیەکی زۆر سادە. ئەمە ڕێگە بەوە دەدات کە هاوڵاتیان ڕوبەڕووی کێشە و گرفتەکانی ناو کۆمەڵگەکەی خۆیان ببنەوە و لەبارەیانەوە ئاگادار بن. بەبێ میدیایەکی کراوە باوەڕ ناکەی شتەکان چۆن دەگۆڕن. ئەوە میدیایە ڕوانین و بیرۆکەوتی ڕوانینت لەبارەیانەوە پێدەبەخشێت. بەبێ میدیای ئازاد و کراوە دۆخەکە زۆر ناهەموار دەبێت. هەست بە تەنیایی و ناومێدی دەکەی. بە بوونی میدیای کراوە دەتوانیت هەست بە دەنگەوە هاتن بکەیت بۆ هاوڵاتیان و کۆمەڵگە و لەو ڕێگەیەوە دەتوانێت ڕوبەڕووی گرفتە کۆمەڵایەتیەکان و گەندەڵی و بێکاری و توندوتیژی و گرفتەکانی مافەکانی مرۆڤ ببیتەوە و بڵاویان بکەیتەوە. ئەمە بنەڕەتی هەڵوێستی کۆمەڵگەیە، بەبێ ئەمە زۆر ئەستەمە شتەکان بگۆڕدرێت. چەندین جۆری توندوتیژی بەرامبەر ڕۆژنامەوانان و میدیا لە ئارادایە. ئێوە ئەزمونتان هەیە هەم لە ئەمریکا و هەم لە هەرێمی کوردستان؟
Sure. So I think it's really important to recognize that it's been less than 3 years. بەڵێ من لەو باوەڕەدام زۆر گرنگە سەرنجی ئەوە بدەین لەم 3 ساڵەدا هەر لە کوشتنی دواهەمین ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان و لەو 11 ساڵی پێشوشدا 4 ڕۆژنامەنووس کوژراون. گرفتەکە لەو بارەوە ئەوەیە. چەند ئەوانەی لە پشتی کوشتنی ئەو ڕۆژنامەنووسانەوەن و بە تۆمەتی کوشتنی ئەو ڕۆژنامەوانانە تۆمەتبار کراون و دەزانرێت چێن لە پشت ئەو کوشتنانەوەن و دەبێت بکوژەکان پەلکێش بکرێن بۆ بەردەم دادگا. کاتێک تۆ لەم جۆرە بارودۆخە دایت ئەمە بە قوڵی گرفتێکی گەورەیە لە ناخەوە ترسێنەرە. سەرکوتکردنی کەسانێک کە بۆ ئەوەی ئیتر نەتوانن دەنگ و ڕوانینی خۆیان بڵاو بکەنەوە و ڕوبەڕویان ببنەوە و دژیان بوەستنەوە ئەمە یەکەمین هەڵوێستەیە کە لەلایەن حکوومەتەوە دەگیرێتە بەر یان کە یارمەتی دەریان دەبن دژیان ئەنجام بدرێت. گرفتێکی دیکە پەیوەندی هەیە بە دادگاکانەوە. چەندین یاسای تند بەکاردەهێنن بۆ جڵەوکردن و بەرپرسیارکردنی ڕۆژنامەوانان. لە مانگیەکی ئەم ساڵدا خۆپیشاندانێکی ناڕزایی لە دهۆک ساز کرا ژمارەیەک لە هاوڕەکانم لە NRT دەستگیر کران. هاوکات هەندێک لە ئۆفیسەکانیشمان لە دهۆک داخران تەنها لەبەر ئەوەی خۆپیشاندانەکەیان ڕووماڵ کردبوو. ڕۆژنامەوانەکانی دیکەش زیاتر لە مانگێک خرانە زیندانەوە. یەکێک لەوانە 42 ڕۆژ زیندانی کرا. بەپێی یاسای ئاسایشی نیشتیمانی سزادران نەوەک بە یاسای کاری ڕۆژنامەگەری. هاوکات چەند هاوڕەیەکم لەو بارەیەوە دژی ئەوانیان نووسی بوو لە فەیسبوک شتیان بڵاو کردبووەوە و ڕەخنیان لێگرت بوون. لە دەرئەنجامدا بە سزای خراپ بەکارهێنانی هۆکارەکانی پەیوەندیکردن سزادرابوون. ئەمە تەنها ستەمە بەرامبەر وتنی ئەو شتەی لە مێشکتدا بیری لێ دەکەیتەوە. لەبەر ئەوە پێویستە دادگا ئازاد ناسیاسی و سربەخۆ بێت. لە زۆر کەیسدا بەو شێوەیە مامەڵیان نەکردووە. بۆ نمونە هاوڕەیەکم هەیە لە هەڵەبجە لە 1-2 کەیسدا دادگا بە شێوەیەکی سربەخۆ مامەڵی لەگەڵ کەیسەکەیدا کردبوو. بەڵام ئەمە هەموو جارێک بەرامبەر ئەو کەیسانە ناکرێت. ئەمە گرفتەکەیە. من تا ئێستا هیچ ئەزمونێکم نییە لەبارەی توندوتیژی ڕاستەوخۆ یان هەڕەشەی یاسایی دژی خۆم ئەنجام درابێت. بەڵام هاوڕێکانم دووچاری بوونەتەوە. ئێمە هەمیشە ئاگاداریان دەکەینەوە و لەگەڵ لایەنە دەسەڵاتدارەکان پەیوەندیان بۆ دروست دەکەین. بەڵام سنتەری میترۆ لە هەرێمی کوردستان کارێکی زۆر باش دەکەن. لە دوایەمین راپۆرتیاندا باس لەوە دەکەن 349 توندوتیژی تەنها لە ماوەی 1 ساڵدا واتە لە 2018دا بەرامبەر بە ئازادی ڕۆژنامەگەری ئەنجام درا. واتە نزیکەی هەموو ڕۆژێک توندوتیژێک ئەنجام درراوە. لە ڕاستیدا کەس باس لەوە ناکات کە گرفتەکە لە ئارادایە و بوونی هەیە. دەتوانرێت قسە لەسەر ئەوە بکرێت کە بە چ ڕێگایەک ئەو گرفتانە چارەسەر بکرێن. بەڵام پشتگوێخستن و پێنەدان بە گرفتەکان شتێکی کردداری نییە و لە ڕاستیدا سەختە کۆنتترۆل بکرێت. وەک ڕۆژنامەوانان کە لە هەرێمی کوردستان یان عێراق کار دەکەیت هەرچەندە بە دەستور پارێزگاریت لێ دەکرێت و بە یاسا مافی ڕۆژنامەوانان دەپارێزرێت و بەرگری لە ئازادی ڕادەربرین و بڵاوکردنەوە دەکرێت. بەڵام گرفتەکە لەوەدایە لەگەڵ ئایدیەکاندا بژیت و لە ڕاستیشدا شتێکی دیکە دەگوزارێت. حکومت دەتوانێت زۆر لەوە زیاتر ئەنجام بدات بۆ ئەوەی چارەسەری ئەم کێشەیە بکات. ئەی چی لەبارەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیای ساختەوە؟ تۆ لە باوەڕدای ئەمە گرفت و نیگەرانێکی گەورەیە؟ Sure. So things get out there. شتێکە لەوێ ڕوودەدات ئەوەیە ئێمە وەک ڕۆژنامەوانان بەرپرسیارەتیمان هەیە بۆ ئەوەی دڵنیا بینەوە لەوەی کە سەرچاوەکان لەبەردەستایە و سەرچاوەکانمان ڕاستیەکان دەڵێن. هەروەها ڕووماڵی ئەو راپۆرتانە دەکەین کە ڕاستیەکان دەردەخەن. ئەوەی لەبەردەستایە هەموو کەسێک ئەم بەرپرسیارەتیەی لەسەرشان نییە. هەمیشە وەک ڕۆژنامەوان دەتوانین باشتر کار بکەین. ئەمە گفتوگۆیەکی دیکەیە دەبێت وا بکەین و هەر ئەبێت وا بین. بەڵام ئەمەش ڕەنگە ببێتە بەهانەیەک بۆ کاربەدەستان بۆ ئەوەی فشار بخەنە سەر ئازادی ڕۆژنامەگەری. ئەوان ناتوانن بێن و بڵێن هەمووتان ساختەن و بابەتی ساخت بڵاو دەکەنەوە. زۆر ئاسانە مۆری هەواڵ و میدیای ساختە بدەیت لەسەر جەم هەموو ئەو ڕۆژنامەوانانە و بەرەنگی میدیای ساختە ڕەنگیان بکەیت. زۆر ئاسانە. ئەمە بەداخەوە ژمارەیەک لە سیاسەتمەدارەکان لە هەرێمی کوردستان و عێراق و لە تەواوی جیهان لێرەش لە ئەمریکا بە ساختەکاری پۆڵێنیان دەکەن. بەڕاستی جێی داخە و نیگەرانیە و ئەمە گرفتێکی گەورەیە. بەڵام هەموو کاتێک ناتوانرێت ئەمە بکرێت بە بەهانەیەک بۆ فشار خستنە سەر ئازادی ڕۆژنامەگەری. Just an excuse to restrict press freedom. تۆ لە باوەڕدای
ڕێکخراوە جیهانەکانی بەرگریکردن لە ڕۆژنامەوانان یان بەرگریکارانی ڕۆژنامەوانانی جیهانی وەکو CPJ و پەیامنێرانی بێسنوور و هاوکات هەندێکات ئەمنستی ئینتەرناشناڵ و زۆرێک لەو ڕێکخراوانی وەکو فیدراسیۆنی بەرگریکردن لە ڕۆژنامەوانانی جیهان دەتوانن بەرگری لە ڕۆژنامەوانان کەن کە دووچاری نەبنە قوربانیکی گەورە لە جیهانە و دووچاری کوشتن، دووچاری توندوتیژی، دووچاری گرتن، دووچاری زیندانیکردن و هەموو شتانە دەبنەوە. Absolutely. They play a really important role. بە دڵنیاییەوە ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە کاتێک شتێک ڕوو دەدات ئەوان پشتیوانی سەرجەم ڕۆژنامەوانانن لە جیهان ئەوان دەنگ بەرزنەوە لەو باوەڕەدام کاریگەریان هەیە و شەرمەزاریان دەکەن و ناوی ئەوانە دەهێنن کە توندوتیژیان ئەنجام داوە ئەمە زۆر گرنگە بەڵام سەبارەت بە کاریگەری لەسەر ئاستی ناوخۆ ئەمە شتێکی دیکەیە کاتێک پەیامنێرەکانمان لەسەر شەقامەکان لەلایەن هێزەکانی ئاسایشەوە تەنگیان پێ هەڵدەچن و ڕێگریان لێ دەکرێت لە ڕاستیدا ئەوێ ئەو شوێنە نییە کە دەتوانرێت ڕۆژانە کۆنتترۆل بکرێت پێویستی بە چاودێری گەورەی جیهانی هەیە هاوکات وەستاوە لەسەر حکومەتیش ڕاهێنان بە کارمەندەکانی ئاسایش و پۆلیس بکات و دڵنیا بێتەوە لێیان کە ملکەچی یاسا بن و یاسا پەیڕەو بکەن و ببنە جێبەجێکاری یاسا من لەو باوەڕەدام پەیوەستیشە بە فەرهەنگەوە من مەبەسمەوە نییە فەرهەنگی کوردستان بەراورد بکەم بە فەرهەنگی ئەمریکای ئیتر هەموو کەس لەوە تێدەگات شتەکان چۆن دەڕۆن بجەکەیە ئێمە ئێستادا لە عێراق لە هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمەمان نییە لەبەر ئەوەی چاودێری گەورەی جیهانی یارمەتی دەرێکی گەورە دەبێت هەروەها پێویستە لە ئاستی ناوخۆشدا زۆر شت بکرێت و بەرگری یاسایی بۆ ڕۆژنامەوانان لەسەر ئاستی تاکە کەس و گشتیش. زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین وینسرۆپ ڕۆجەرس سەرنووسەری بەشی نیزی لە تەلەڤیزۆنی NRT هەربژین. زۆر سپاس.